باسەوە دەکەین لە هەرێمی کوردستاندا ڕێژەی هەڵ ئاوسان بەرز بووەتەوە. بزانین هۆکاری بەرزبوونەوەی ڕێژەی هەڵ ئاوسان چۆن چ کاریگەریەکی لەسەر ژیانی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتیە و ڕێگە چارەسەرەکانیش چی دەبن. تایبەت بەم بابەتە دکتۆر کامەران یعقوب پسپۆڕی ئابووری دارایی لە سووری بەیانی کورسات نوێژمیانە. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی. خێر بێ دکتۆر. زۆر سپاس. بەڵێ خوێنەوەی بەڕێستان لەسەر با بڵێن بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوساندا هەرێمی کوردستان بە دیاریکراوی چیە؟ بەڵێ لە ڕوانگەی ئابووریەوە هەڵاوسان نابێت لە 100 و زیاتر بێ. ئەگەر لە 100 و زیاتر بکەواتە خەلەلێکی ئابووری هەیە. کەواتە ئێستا لە کوردستان و لە هەموو جیهانە ڕێژەی هەڵاوسان بە ڕێژەیەکی گەورەیە. بۆ نمونە لە ئەمریکا لە 108.3 ماوەیەک لە 100 بوو، لە منطقەی یۆرۆ لە 100، لە بەریتانیا لە 100. کەواتە ئەم ڕێژەی هەڵاوسانەی کە ئێستا هەمانە لە هەموو جیهان و لە کوردستانیش ڕێژەیەکی تەبیعی نیە و لە یعنی لە دەرەوەی ئەو خطە ئابووریانەیە کە حکومەتان دایانێن. بەڵام ئێستا لە هەرێمی کوردستان تەمان ڕێژەی هەڵاوسان سەوەک و بینیمان نزگەی لە 112ەیە. خۆ ئەگەر لە 112 بەڕاستی منەڵەم شتێکی باشە، بەڵام من تەسەوورەکەم زیاتریش بێ لە 112. ینی منطقەیە تۆ لە 112 شتمە گران بوو بێ بەم هەموو گرانی هەیە کە زۆربەی هەرە زۆر ئایتمەکان لە 150 بەرز بۆتەوە. تا گەشتێک بای 1000 دینار بوو بێ بۆ بە 1500 دینار، واتە لە 150 بەرز بۆتەوە. بەڕاستی ئیتر نازانم ئامارەکەت چۆنە، دیارە هەموو ئەو ئایتمانەیە هەموو ئەو بەرهەمانەیان کۆ کردەوە کە تەنانەت هەڵاوسانی شتیان ڕووینەوە هەرچەنە کەم ینی بەسیترین شت کە بڵێن کە خواستی زۆر لە سەرەوەکو بڵێن ئافافەی ناوماڵ شتمەشی ناوماڵ. تەنانەت ئەویش ئەوە تەسە لە داتاکانە بینیمان کە ڕێژەی هەڵاوسانی تایە نزیکی لە 100 یعنی هەمووی تایە بە ڕێژەیەک لە ڕێژەکان بەرز بۆتەوە. طبعاً ئەمە تەسیر لە تاکەکانی کۆمەلگا ئەکا بەتاکید لەبەرەوەی کە ئێمە تۆ کە هەڵاوسان ڕوئەیەت قدرەتی شڕایی ئەو پارێکە تۆ هەتە وەری ئەگری مەعاشە هەشتێکە تۆ قدرەتەکەی کەمە بێتەوەتە تۆ 1,500,000 کە تۆ هێستا 1,500,000 کە پار هەبووە 2020 یان 1,500,000 کە ساڵی 2020 هەبووە. کەواتە تۆ ناچاری نەفقاتی خۆ کەم بکەیتەوە، خەرجەکانی خۆم کەم بکەیتەوە بە تایبەتی بۆ ئەو شتانی کە زۆر ضرورینین، مەسەلەن کەوەی کە لە ئابووریا پێڵەن شتی کەمالی. باشە دکتۆر، ئەم بابەتی هەڵاوسان تۆ باس لەو کلانی ڕێژەکە زۆر لەمە زیاتر بێ. ینی دوو سەرنج هەبوو لە ناو گرافیکەکەی بیلالە کە ئاماژەی پێگە. یەکەمیان بابەتی خواردەمەنیە، دومیان بابەتی سوتەمەنیە. ینی هەردووکیان خەڵک لە هەرێمی کوردستان گلەی هەبوو لەسەر ئەوەی کە یاخود هەتا ئێستاش گلەی هەیە لەسەر ئەوەی کە ڕێژەکان ڕێژێکی بەرچاو بەرز بووە. بە تایبەتی بانزین بینیمان لە فترەیەکی زەمەنیە بڵێن بەرزبوونەوەی زۆر بوو، ینی ڕێژێکی زۆر بەرز بووە. ئەمە ینی ئەم ئاماری کە خراوەتە ڕوو پێدوانیە وەکو تۆ ئاماژە پێکرد زۆر لەوە زیاتر بێ، بە تایبەتی لەو دوو سێکتەری باسم کرد. بەڵێ تەمان سێکتەرەکانی هەمووی جا کردبەوە. خۆشبەختانە ئێمە بینیمان کە سێکتەر ئەگەر شتێکی وا لە کوردستانە هەبێ بەڕاستی منەڵەم شتێکی زۆر باشە کە خۆراک جاکراوەتەوە، سێکتەرەکانی تر جاکراوەتەوە. بەڵام ئەوەی کە تێبینیمان کرد لێرە خۆراک لە 114 بوو، یعنی منطق نییە خۆراک لە 114 بەرز بووێتەوە، ئەبێ زیاتر بەرز بووێتەوە. یعنی تۆ ئەگەر شتێک بە مەسەلەن 1000 دینار بوو ئێستا بە 1400 مەسەلەن 1150 دینار مەسەل 50 دینار 1200 دینارە، یعنی 1200 دینار شتی وانیە لە 120 یعنی لە 120 بە 1000 بوو بە 1200 ئەکاتە لە 120 کە ئەو لە 114 بوو بەڕاستی. کەواتە ئەمە لە 120 یعنی لە 1200 کەمترە، واتە شتێک پار بە 1000 دینار بوو ئەم ساڵ بێ بە 1200 شتیوانیە، پارشتێک بە 1000 بوو بێ ساڵ بە 1500 بەلایانی کەمەوە. ئەنجا مەسەلەی بانزین مەسەلەن مقارنەیەکەین بە پێشتر. بەڕاستی سەردەمانێک لە سەردەمانەکان بانزین بە 525 بوو، منە محەسەن بە 525 بوو، بەڵام لەم ئەخیرەیە بوو بە 1475 ئێستا بە 1225. مەسەلەن تۆ وەرە مقارنەکەی بکە، هەر یعنی یەکێک ئابووریش نەبێت هەرزانێک ئەمەد بوقات بەرز بۆتەوە، یعنی لە 100 بەرز بۆتەوە، یعنی ئەوەی چۆتە سەر مەسەلەن هەرچەنە ڕێژەی بابەتی وزەیتیانە بوو. ئەمە قسەکەیە ئەو دکتۆر بیلارە ئاماژەشی پێکە ئەمە بابەتی وزەیتیانەیە کە زۆر زەڕورە. سەرداتەکانی ئەمریکا کە پیشانەیە وزە جاریوای وزە بەجێ پیشانەیە جاریوای مەسەلەن ئیندێکسێکی بەبێ خۆراک و وزە کە لێرە خۆراک و زاخ زۆر زەڕورە. بەبێ خۆراک و وزە بزانە هەڵاوسان چەندێک بووە. ئەگە خۆراک و وزەی بخێت سەر تەمەن هەڵاوسان زۆر لەوە زیاترە بێت لە ئەمریکا. حتمما لە لای ئێمەش وایە. بۆچی داخلی داتاکانی هەڵاوسان ناکرێ و دوانە؟ لەبەرەوەی کە ئەم دوانە تۆ دەخلێ نزم بێ و لە ئابووریا تەمان شتمان هەیە کە قابلی نییە وازی لێ بێن. یعنی تۆ ئەگەر هات و هیچ مەجالێک تر نیە تۆ پەیوەندی بە بەردەوامی ژیانی مرۆڤەوەیە. بۆ نمونە خۆراک. تو خۆراک ئەگەر تۆ پێشتر دەوەرە بڵێن 1000 دلار هەبوو بێ 1000 دلارەکە 500 دلاریەوە بە خۆراک. ئێستا کە ئاسێکی شنەکان بەرز بۆتەوە ئەو 1000 دلارە
ئەو خۆراکی جاران ئەکرێتەوە لەبەری پەیوەندی بە بەردەوامی ژیانتەوە ناتوانانی وازی لێبێنی ئەتوانی مەسەلەن ئافافی ناوماڵ واز لێبێنی ئەتوانێت هەنێ بابەتی تەرفیهی ترە واز لێبێنی تەنانە هەنێ شتی ضروریش هەیە کەمێکێتەوە بەڵام خواردن بە هیچ شێک ناتوانانی واز لێبێنی لەبەرەوە خواردن بەرز ینی مستەمەر خواسی لەسەر بێت چونکە ئێستا ئێمە بیرمان نەچێت کە کاتێک خواردن و وزەی لێ جیا ئەکەیتەوە ئەم شتانی تر ئەگەر بەرز بێتەوە تەمان خواز لەسەری کەمە بێتەوە هەتا سعر بەرز بێتەوە سارێک بە 130,000 دلار ئەبێ بە 15,000 دلار تاو نیوەی خەڵک پاشەک شاکە بەشێک لە خەڵک پاشەکەشەکە بۆی ناکرێت نایکڕێت یعنی زۆ زەڕ نییە بەڵام خواردنەکە قابلی ئەوە نیە وازی لێبێنی بەردەوام کەواتە خواردن ئەو خواستە گشتی لەسرە کە لە ئابووریا دانراوە کەواتە ئەوەی لی جیاکەنەوەڵم بزین ئەوانی تر چەندێک زیای کردو چکە ئەوانی تر ئەگەر لە سادە زیای کردوێ بێ خواردن سابی سوسی زیای کردوێت چونکە خواردنەکە قابلی ئەوە نیە چونکە ئەوانشی کە لە سادە زیاکەوە غێری خواردن کە زیاکات خوازە سەری کەمە بێتەوە حتمما کەمێک لە سەرەکانی نزمە بێتەوە بۆی کە کەسەکە بۆی بفرێشێ بەڵام خواردن هیچ ئامادە نیە سارەکەی کەم کاتەوە لەبەرەوەی کە کەسەکە ناچارە بیکڕێ لەبەرەوە تۆ ئەگەر با بڵێن نمونەیەکی خواردن بێنینەوە با بڵێن برنج بێنینەوە 5 کیلۆ برنجەکە بڵێ بە 10,000 بکڕی ئەگەر 15 شەوەی بکڕی چی بکەین یعنی دەسەڵات نییە کەمی شکەیتەوە توانین لە 5 کەم بکەیتەوە لە 100 بکەیتەوە ناتوانین لە سانەوەی خواردنەکان کەم بکەیتەوە چکە پەیوەندی بە بەردەوامی ژیانی مرۆڤەیە وزەش بە هەمان شێوە بەڕاستی وزەش بۆ بە سلعەیەکی ضروری مەسەل شتێکی شتمەکێکی زۆر ضروریە بەبێ وزە نەقلی خواردنیش بۆ ناکرێت لە شوێنێک بۆ شوێنێکی تکەواتە قابلی کەمکردنەوەی زۆر باش دکتۆر دیارە هەر وەک ڕوونەکە لە قسەکان و لە گرافیک و لە دەستی ئاماریش کامارەکانی بڵاو کردێتەوە هەڵاوسان با بڵێن هەیە و بەرز بۆتەوە هۆکاری ئەمە لە بنەڕەتەوە چییە ئایا ئەو جەنگەیە کە لە جیهاندا هەیە یاخود ئیدارەنەدانی دروستی ئەم بابەتەیە بەڵێ با بگەڕێنەوە سەرەتا با بێنەوە پێش کۆرۆنا ئابووری جیهان ستەیبڵ بوو جێگیر بوو واتە ڕێژەی هەڵاوسان لە ئەوروپا و ئەمریکا لە سا دوو بوو جا ئێستا تۆ لەوانەیە پرسیارکە جا باش ئەمریکا و ئەوروپا چه پەیوەندی بێمەوە پەیوەندیکی زۆر گەورەی پێوەند لەبەرەوەی کە ئەوروپا و ئەمریکا بەس بەتەنیا لە سا 20 GDP هەموو عالم پێگەێنێت واتە بەرهەمینەتەوەی ئەمریکا پێک دێت لە سا 20 واتە هەر پێنج شتێک دروست کرێت چواری لە ئەمریکا دروست کرێت جا لەوانەیە ئێستا تۆ پرسیارکەی جا باش خواشتی ئەمریکیمان بواتەوە شتی ئەمریکیم بەو معنایە چیە بەو معنایە کە کاتێک تەکنۆلۆژیا دروستەکەات بۆ نمونە MRI دروستەکات ئەو بۆ فحسی طبی دروستەکە تەصدیرێکە ئەو MRI بەشی هەموو ئەو گڵۆپانەیە کە لە سین دروستی ئەکات لەبەر قیمەتەکەی وایە قیمە لەوانەیە گڵۆپێک بای دۆلارێک بێ بەزە مارای باش بای 10 ملیۆن دلار بێ مەسەلەن 20 دانە دروستکە بای چەندین هەنا بای 6 مانگ هێناردەی سینەکات کەواتە تۆ ببێتە ناو کەواتە ئێمە ئەزانین کە ئەوروپا و ئەمریکا هەیمەنەی بەسەر عالەمەوەی ئەگەر ئەوروپا ئەمریکا ڕێژەی هەڵاوسەنتیا بەرز بوو ئەم وڵاتانە شتیا بەرزە بێت باش ئەومانزانی کاتێک کۆڕۆنا ڕوویە هەڵاوسان لە ئەوروپا ئەمریکا زۆر بوو لە بەریکە مەنی خستنە ڕووی دراوێکی خۆیان زۆر دامی ئابوووریان کرد خۆ کەس ئیشی ناکرد فترێک لە فترەکان ئەبووایە خەڵک پاری دەستکەوێت چۆن پاری دەستکەوێت حکومت پاری یانێ کە پاری یانێ ئەم پارەی کەوتە بازارەوە زۆر بوو کاتێک کۆڕۆنا نەما هەم نرخی سوی بانکی لەبەریکە کۆمپانیەکان قەرزێکی زۆریان لە بانکە کردو بۆی کە ئیستثمارات بکەن لەبەریکە سوی بانکی 0.025 بوو واتە ئەگەر تۆ هاتو 100 دلار قەرز بکردایە تەنها 25 سنت وەکو نرخی سوودی بانکی ئەیە 25 سنت زۆرم لەبەر قەرزێکی زۆر لە بانک کرا و حکوومەتیش لە ڕووی سیاساتی مالیەوە خەرجێکی زۆری کرد پارێکی زۆر هاتە ناو بازارەوە کاتێککە کۆڕۆنا نەما پارێکی زۆر لە بازارە بوو یەکسەر هەڵاوسان ڕوویە لەبەریکە پارێکی زۆر بەدەست خەڵکەوە بوو خواسێکی زۆر ئەمە باسی ئەوروپا ئەمریکاکەم خواسێکی زۆر ڕوویە و هەڵاوسانەکە بە ڕێژەی گەیشتە لە 108 باشە ئەمە نەقڵ بوو بۆ ئێمە ئەمە خاڵیەکەم ئەم لە 108 کە لە ئەوروپا نەقڵ بوو بۆ هەموو جیهان بە کوردستانیشەوە خاڵی دووەم بانکی مرکزی عراقی نەیتوانی کۆن لەبەرەوەی کە فترێک لە فترەکان نرخی نەوت زۆر بەنزمی مایەوە پارێکی احتیاطاتی زۆر کەمی دلار مابوو ناچار بوو دلار بەرز کاتەوە نرخی ئاڵوگۆڕی دینار بە دلار بەرز کاتەوە بۆ چەند لە 100 با بڵێن 18 بۆ 147 ئەمە وای کرد هەڵاوسانەکەی مە دووقات بێ مقارنە بە ئەمریکا دلاری بەرز نەکردەوە خۆ ئەمریکا خۆی ئەوروپا بە هەمان شێوای نەکرد بەڵام حکوومەتی بانکی مرکزی ناچار بووە بۆی کە چی بکات بۆی کە ئەو دلاری کە پێی ماوە کە نزیکەی 50 میلیارد دلار بوو تەمویلی ئابووری پێ بکات تا دو سێ ساڵی تر نەوەک نەوت بەرز نەبێتەوە تاان خۆشبختانە دوایی نەوت بەرز بۆ احتیاطە گەڕایە بەڵام هێشتا دلار لە ئاسێکی بەرزایە و هەر لە ئاسێکی بەرزی شابێت من نازانم میرەوان ئەگە پرسیاری ما بێ بەڵام دوا پرسیار ئەکەین فەرموو لەسەرەوەی کە ڕاستە نرخی کاڵاکان لە ناو بازارە لە هەرێمی کوردستان گرانبوونی بەخۆ بینی هەم کۆرۆنا هەم جەنگەی لە ئۆکراینیش ڕوویە بەڵام بابەتێک هەبوو کە لە هەرێمی کوردستان کاری لەسەر کرا ئەو کاڵایانی کە پێویست بوون بۆ ناو بازاری هەرێمی کوردستان
تعریفەی گومرگیان لەسەر لابرا بۆی کە توانێت لە بازارە ئەمە کۆنتترۆل بکرێت. دوجار بازرگانەکان کۆمەڵی کاڵای زۆریان هێنا ئێستا ئەڵەن کاڵاکە زۆرە ینی هاوردەکردنی کاڵای زۆر کاریگەری ئەبێت لەسەر ئەوەی ڕێژەی هەڵاوسان کەم کاتەوە نەخێر ئەگەر هاتوو لە حاڵەتێکە احتیکار بێ بەڵێ پێشتر احتیکاریان کرد بێ کۆمپانیا هێنابێتی و وتوبەتی بۆ نمونە وەکوتم بابەتێکی خۆراکی دیاریکە وەکو برنج وتوبەتی بە 12000 بەس بڵێ بە 14000 بەس خۆی لای بێت ناچاری بیکردن چی بکەیت بەڵام مادام ئەگە احتیکار نەکرابێت نەخێر هات چەنە بێنێت لەبەرێکە ئەو بە زەرەر نایفرۆشە بازرگانەکە لە خەتای خۆی نیە لە جیهانە گران بوو ئەمە خاڵێکم خاڵی دوم باش بوو بیرە خستمەوە کە مەسەلەی جەنگی ئۆکرانیا ئەویش ئەوەنێتر ئیزافی خستە سەر هەڵاوسان لەسەر ئاسی جیهان و دوجار گوازرایە بۆ لای ئێمە کەواتە ئێستا ئەم هەتەنانەت ئەگەر هاتوو تۆ ئەو تاریفە گومرگەی کە هەرێمی کوردستان لەسەر بازرگانانی لا بردووە لەبەرێکە ڕێژەی تاریفە گومرگەکە زۆر کەمە تەسیراتی گەورە لەسەر دابەزینی ئاسی گشتن نرخەکان ناکە و هاوردەکردنی شتومەکی زۆریش نابێتە هۆی دابەزینی ئاسی گشتنی نرخەکان لە هەرێمی کوردستان. زۆر سپاس بۆ دکتۆر کامەران قادر یعقوب کە بە ڕێزان پسپۆری ئابووریە بەخێر بێ سەرچاوە. بە خێراتی.